بە بڕای من دووری ینی چۆن ترامپ توانیت کە شەڕی هین ئاوە ڕاگرێت، شەڕ لەگەڵ ئێرانە ڕاگرێت، ممکنە بتوانێت ئەم شەڕەش ڕابگرێت، بەڵام من پێم وانە کە بتوانێت سەرکەوتوو بێت لەو مەجاالە، بەڵام خۆیان پێویستیان بەو وەزعیەتە هەیە، خۆیان پێویستیان بە ئاشتی و سڵح هەیە لە منتیقەکە، لەبەرەوەی کە ئەم شەڕە زۆر لە سەریان کەوتووە، هەم چ لەباری مادیەوە وەکو لەباری اقتصادیەوە خەرجێکی زۆری کەوتۆتە سەر، قەرزێکی زۆر کەوتۆتە سەر ئیسرائیل. لە لایەکی تریشەوە ئیسرائیل بۆتە یعنی جێگەی شەرم لە ئاستی نێودەوڵەتیە، یعنی ڕسوا بووە لە ئاستی نێودەوڵەتیە لە بەرامبەر هێزی خەڵکی ئازادی خوازی جیهانە کە ئەبینین مەسەڵەن ڕۆژانە لە وڵاتانی دنیا خۆ پیشاندانەکرێت بۆ وەستانی ئەو جەنگە، بۆ ڕاگررتنی ئەو کوشت و کوشتارەی کە لە غەزە ڕوو ئەیات. ئەمانە مەسەن فشارێکن زەختێکن لەسەر ئیسرائیل، یعنی پێویستیان بەوە هەیە کە ئەو سڵح ئەو ئاشتیە ئەنجامن، بەڵام وەستانی ئەو شەڕە بۆ ماوەی 6 ڕۆژ یعنی ئەگەری هەیە و ئەگەری نییە، وەکو پێشتر وتم قسەی ترامپ زۆر قسەی سیقەی لەسەر نییە، بەڵام ممکن هەیە کە مەسەڵەن ڕاشی بگرن.